چۆنیەتی ڕێکخستنی خەوی منداڵ. کاتژمێرەکانی خەوتن چۆن کاریگەری لەسەر تەندروستی منداڵ دروست دەکات. کاتژمێرەکانی خەوتن بەگشتی کاریگەری لەسەر تەندروستی و مێشک و جەستەی مرۆڤەکان دروست دەکات. ئەو کەسانەش کە سیستمی خەویان ڕێک نییە زۆربەی کات تووشی حاڵەتەکانی تووڕەیی و هەڵچوونی دەرونی و فشار دەبنەوە. بۆیە گرینگە سیستمی خەوی مرۆڤەکان چ گەورەکان یان خۆت منداڵ ڕێک خراو بێت. منداڵی شیرەخۆرە زۆرترین کاتەکانی بەخەو بەسەر دەبات کە بێگومان ئەمە گرینگە بۆ گەشەکردنی سەر و ئەو تەمەنەش پێویستە خشتێکی دیاریکراو یاخود سیستمێکی دیاریکراومان هەبێت تاوەکو کاتەکان و کاتژمێرەکانی خەوی منداڵەکانمان ڕێک بخەین. لە کاتی خەوتندا منداڵ مێشکی گەشە دەکات، بۆیە خەبێکی باش و ئارام کاردانەوەی لەسەر دۆخی دەرونی و ڕادەی چالاکی و هێمنی و تەنانەت ترس و دڵەڕاوکێشی دەبێت. بەپێی توێژینەوەکان ڕێژەی کێشەکانی خەوی ئەو منداڵانەی تەمەنیان لە نێوان 12 بۆ 36 مانگە لە 107ە. هەروەها ڕێژەی ئەو منداڵانش کە شەوان لە خەو هەڵناستن لە 11 و بەرامبەر بەوەش لە 16 منداڵەکان بە شەو لە خەو هەڵدەستن. لە 188یان بە ڕۆژ پشووەردەگرن و دەخەون و پێچەوانەکەشی ئەوەیە لە 108یان لە ڕۆژدا دژەخەون و ناخەون. لەم راپۆرتەدا چەند ئامۆژگارێکی گرنگتان بۆ دەخەینە ڕوو لە پێناو بەدەستهێنانی خەوێکی باشتر بۆ منداڵەکانتان. یەکەم تا دەتوانن باژووری منداڵەکەتان یاخود ئەو جێگایی لێی دەخەون ڕووناکی کەم بێت و تاریک بێت لە کاتی ئامادەکردنیان بۆ خەوتن. دووهەم منداڵەکەت پڕجۆش و خرۆش بکە بۆ یاریکردن و جوڵە لە ڕۆژدا چاوەک و وزە سرف بکات و لەگەڵ هاتنی ئێوارەش یاریەکانی و وردەوردە سادە و هێمنتر بکە تاوەکو چەند کاتژمێرێک پێش لە خەوتن. سێهەم ماوەیەک پێش خەو لێکەوتنی منداڵەکە بی بەسەر جێگاکەی و ئارامی بکەرەوە تا وردەوردە ئامادە دەبێت بۆ خەوێکی قوڵ. چوارەم باجێگی منداڵەکەت گونجاو بێت و بێزارکەر نەبێت، بەتایبەت لە وەرزی زستاندا نەرم و گەرم بێت، بەڵام زۆرتر لە ڕادەی خۆی گەرمی پێ نەبەخشێ چونکە ئەوەش بە هەمان شێوە بێزاری دەکات و خەوەکەی تێک دەدات. پێنجەم شتنی منداڵەکە پێشخەوتن هەلێکی باشتری پێدەبەخشێت بۆ خەوێکی قوڵ. شەشەم دەکرێت ئامێرێک کە دەنگی هەبێت بە کزی ئیشی پێ بکەیت لە ژوورەکەی تاوەکو گوێی لە دەنگەکانی دیکەی ژوورەکانی تر نەبێت و سەرنجی ڕانەکێشێت. لە کۆتاییدا دەڵێن ئەمانەی باسمان لێوە کرد نەپێویستی بەلایەنی مادی و نەسەردانی پزیشک هەیە، بەڵکو دایک دەتوانێت ئەم ژینگەیە بە ئاسانی لە ماڵەکەیدا بڕەخسێنێت بە هیوای خەوێکی ئارام و قوڵ و تەندروست و باش بۆ منداڵەکانتان.